ساڵتان لەبێت بینەرانی کورسادیوس من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر عێراق لە نێوان ململانی ناوخۆی ئیقلیمیدا. دیارە هەر پێش ئەوەی کە بچینە ناو بەرنامەکەشەوە کاکاروان بە حکمیەوەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سەرقاڵ بوو لە ڕێگەی پەیوەندی و تەلەفۆنەوە هەندێک زانیاری نوێی وەرگرت لە برادرانی لە بەغدا. هیواداری نەم شەو کە بتوانین لەسەر ئەو دۆسیانەی کە هەیە و ئەو ململانی سیاسی کە بە تایبەتی ئێستا لە عێراقدا دروست بە تایبەتی لە نێو ماڵی شیعە وەروەها نێو ماڵی کورد و بە تایبەتی نێوان لایەنە سیاسەکان کە دەگوزارێت لەسەر دوو سەرۆکایەتیەکەی دیکەی عێراق، سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەو ململانێت توندە ئیقلیمێشی کە ئێستا هەیە لەسەر یەکلاییکردنەوەی شێوازی پێکهاتەی حکوومەتی داهاتووی عێراق و هەروەها دابەشکردنی پۆستەکان لە نێوان پێکهاتەکاندا. وڵاتانی ئیقلیمی بە دیاریکراوی ئێران تا چەند کاریگەرە بۆ دروستکردنی هەڵوێستی جیاواز لەلایەن لایەنە سیاسیەکان و کوتلە جیاوازەکانەوە. هەروەها وڵاتانی دیکەی هەرێمایەتی ئەمانە تا چەند کاریگەرن لەسەر دۆخی ئێستای عێراق. حوتی مانگ بڕیارەکە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران کۆ بێتەوە و هەروەها ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بەشدار بن لە کۆبوونەوەی دیاریکردنی سەرۆک کۆماری عێراق. ئەم کۆبوونەوە تا چەند گرنگە کە گرنگە نیساب تەواو بێت و ئەکرێ و لایەنەکان دەگەنە ڕێکەوتنی کۆتایی لەم بارەیەوە قساکەین ئەم شەو لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاکاروان یاروی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ستۆدیۆ لەگەڵ بەخێر بێ کاکاروان. هەروەها بەڕێز دکتۆرە میرنامیق مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە جەنابیشیان لە شاری هەولێرە و لەگەڵمانن. دکتۆر سڵاو لە جەنابیشت بێ، سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. کاکاروان ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، پێش بەرنامەکە گەیشتیتەوە بۆ سلێمانی لە بەغداوە بەگشتی ئەمێ بزانین ینی ڕەوشی بەغدا لە ڕووی ئەجوای سیاسی پەیوەندی نێوان لایەنەکان و ئەو ململانێت توندا و ئەو چێبڕشەی کاکرێ لەسەر بە تایبەتی سەرۆکایەتی کۆمار و هەروەها نێوانی هاوپەیمانی چوارچێوەی هەمانجی لەگەڵ سەدرەکان بەگشتی ڕەوشەکە چۆنە لە بەغدا؟ بەڵێ زۆر سپاس. دیارە هەتا وادەی با بڵێن دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق نزیکە بێتەوە ململانیەکان و کێبڕکێکە تونترە بێ لە ڕاستیەوە هەردوو لایش هەژبوونی خۆی بەکارەهێنێ و علاقاتی خۆی وەلۆبی خۆی بەکارەهێنێ بۆی کە دەنگ بۆ کاندیدەکانی کۆ بکاتەوە. بەڵام ئێمە پێشتریش ڕامانگەیاند بوو و وردە وردە خەریکە ئەو تەوەقعاتەی و ئەو ڕوئیا سیاسەی کە یەکێتی هەیبوو، ئەو هەڵوێستە سیاسی یەکێتی هەیبوو دێتە دی و بەشێکی بە واقعی دێتە دی. لەبەرەوە ئەو مبادرانەی کە دوێنێ کراوە پێرێک هەندێ مبادرەی ئەقلیمی هەبوو بە تایبەتی ئێرانیەکان کە لە هەولێر بوونەوە دوایەوەش کە مبادرەی حەنانەی بە دوای خۆیان هێنا ئەو کۆبنانەی دوێنێ دەری خست بالفعل ئێمە لە نۆی یەک کە نەچینە دانیشتنی پەرلەمانەوە بیانوە سیاسیەکەمان ئەوە بوو ئێمە نامانە بینە بەشێک یا هۆکارێک بۆ قوڵکردنەوەی کێشەی نێوماڵی شیعەکان و بیانووی استراتیژیشمان ئەوە بوو ئێمە حزبی مام جەلالی مام جەلال کە لە عێراقا ڕەمزی پێکەوە ژیان و ڕەمزی تەوافق و ڕەمزی کۆکردنەوەی ناکۆکەکان هەبێ بوو بێ چۆن ئێسمە بە عکسی ئاڕاستەی ئەوە ئیشەکەین و دوای ئێمە و دوای چەند ڕۆژ لەو مووقفە یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ مبادراتی ترکرا بە تایبەتیەوانەی کە مبادرەکەی کاک مەسعود و ئەو وەفدەی کە ڕۆیشتنە حەنانە دەری خست کە هەڵوێستی یەکێتی هەڵوێستێکی گونجاوە لە شوێنی خۆیان بوو چونکە ململانەکان دەریان خست و ڕۆژ بە ڕۆژ کە نزیکە بینەوە لە وادەی یەکلاییکردنەوەی هاوکێشەکە ململانەکان تونترە بێەوە دەری خست کە کێشەکانی نێوماڵی شیعە تا قوڵ بێتەوە کێشەکانی عێراق چارەسەر نابێ و ئەو پرۆسە دەستوریە و پرۆسە سیاسی کە لە دوای هەڵبژاردنەوە ئەبێ قۆناغ بە قۆناغ بەپێی تەوقیتاتی دەستوری کە دیاری کراوە جێبەجێ بکرێ ئاستەنگی بۆ دروستە بێ. ئەمە لە لایەکی تر ئێمە لە ڕاستیە هەندێک لەم پرسانە ئەچێتەوە محکەمەی ئیتیحادی پێشتری شوتمان لەم ماوەیە دەوری زۆرە بێوە لە ناو هاوکێشەکانە بێ چونکە بەشێک لەمانە بۆعدی دەستوریانەیە بەشێک لەم کێشانە هەر لە نەتیجەی هەڵبژاردنەوە دواتر تانەکان لەسەر نەتیجەی هەڵبژاردن و دواتر تانەکان لەسەر یەکەم دانیشتنی پەرلەمان تا ئەگا بەوەی کە محکەمەی ئیتیحادی لەم چەند ڕۆژی داهاتووە چونکە ناوەکان دوێنێ ڕاگەیاندراوە 3 ڕۆژ بۆ تانەی لایەنە سیاسیەکان ماوە کە تانە بدەن لە ناوی کاندیدەکان
یاخۆ هەر کاندیدێکە ناوی نەهاتی بێتەوە تا نەمدا کە بۆچی ناوی نهاتێتەوە سبەی دوو سبەی دەرگا کراوەیە بۆ تۆمارکردنی تانە لەسەر ئەو کاندیدانی کە بەڵێ ئەنجومەنی نوێنەران ڕازی بۆ لەسەر بەڵێ لە جمعە شەممە یەکشەممە لە ماوەی ئەو سێ ڕۆژە بێ محکەمەی ئیتیحادی جوابی تانەکان بداتەوە لەبەرەوە لە محکەمەی ئیتیحادیش بە چڕی دێتە سەرخەدوە ئەم بوعدە دەستوری کە هەیە ئەبێ بە بەرگێکی یاسای بەرگێکی دەستوری چارەسەر بکرێەوە کێشەیەکی ترکە ئێستا لە محکەمەی ئیتیحادیە مەسلەی ڕێژەی یاساییە بۆ دەستپێکردنی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار باش لە ڕاستی ئێمە ئەو دووبەرە هەیە بەرەیەشی ئەوەی کە ئەو تەحالفەیە کە پارتی تایە لەگەڵ حەلبوسی و لەگەڵ خەمیس خەنجەر و ئەوان ئەمان دیعایەوەکەن کە بێ دانیشتنەکە بە نیسابی 50 زائدیەک بێ نیوە زائدیەک ئەی محکەمەی اتحادیەڵە چی بە پێی دەستور بە پێی مادەی هەفتای دەستور دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لەبەر پرسێکی حساسە چارەنووسازە دوو لەسەر سێ بێ 220 پەرلەمانتار ئامادە بێ لەبەرەوە ئەمە بۆ ئێمە جگە لە مەسلەی سەرۆک کۆمار کە ئێسمە کێبڕکەکە لە بین ئێمە پارتی تونە ئێمە وەکو کوردە بێ ئەکشت بزانین ینی ئەم مادەیە کاتی خۆی لە نووسینەوەی دەستور سەرکردە هەرە با بڵێن باڵەکانی گەلەکەمان کە لە بەغا بوون لە پێشەوەی هەمویان جنابی مام جەلال جنابی کاک مەسعود جنابی کاک نەوشیروان جنابی مامۆسا عەلی باپیر مامۆسا سڵاحەدین بەهادین و هاوپەیمانی کوردستان و لە کوردستانیەکان کە خەڵکی زۆر بە ئەزمون و بە تەجروبەی تیا بووە ئەسڕاریان کردووە کە ئەبێ ئەم دانیشتانە بە ڕێژەی یاسایین بە نسابی قانونی دوو لەسەر سێ بێ بۆ لەبەرەوەی ئەگەر بە ڕێژەی 50 زائدیەک بێ بەرامبەر بە مافەکانی گەلی کوردەوە و پرۆژە یاسایانەی کە پەیوەندی بە گەلی کوردەوە هەیەەوە ئەو شتانەیە کە پەیوەندی بە کوردستانەوەیە لایەن عێراقیەکان لایەن عەرەبیەکان بە ئاسانی توانن تێپەڕێنن بەڵام ئەگەر دوو لەسەر سێ بێ 220 پەرلەمانتارە بێ ئامادە بێ ئەمە بۆ ئێمە مهمە چونکە ئەوە کاتە ئێمە فراکسیۆنە کوردستانەکان نتوانین نەچینە ژوورەوە نساب بشکێنین و پرۆسەکە نەچیە وە لە بەرامبەر لایەن عێراقیەکان بێن مفۆزاتمان لەگەڵا بکەن بۆ ئەوەی سازشمان بۆ بکەن و بۆ ئەوەی بچینە دانیشتنەکە و دانیشتن دەست ئەمە بۆ دۆخی یاسای عێراقی ژەروایە ئەمە ئێستا ئێمە مشتومڕەکە لەسەر ئەمەیە و ئەمە چۆتە تانەی دەستوری و تانەی قانونی تەزیل کراوە و ئەبێ محکەمەی اتحادی ڕێی خۆی لەم بارەوە ڕێی یەکلاکەرەوە خۆی لەم بارەوە بخاتە ڕووی پێش دانیشتنەکە سنەیدا ڕێی خۆی بەڵێ ئەمە پەیوەندیەکی با بڵێن کاریگەری لەسەر دانیشتنەکە ئەبێ بۆ ئێمەی کورد بۆ بوعدە دوورەکەی کە باسم کرد ئێمە ئەگەر دوو لەسەر سێکە بێ بۆ ئێمە باشترە بۆ ئەوی بۆ داهاتوو پرسە چارەنووسازەکان بە ئاسانی تێنەپەڕێنێ بەرامبەرمان زۆر باش ئەمە خاڵێکی تریشی ئێمە لە ڕاستی لەم پرۆسێخ زەرری لێدرا ئێمە نەبووین ئەمە کێکێتی نەشونە ژێرباریەوە مەسلەی تەوافق نەبێت لە عێراق وەکەزان ئێمە بە پێ کورسیانەی هەیمانە بەرامبەر بە پێکاتی عەرەب بەشی ئەو سنەوەی ناتوانین هەندێک مافێک بەدەستبێنین وەشی بەدەستمانی هێناوە لە نووسینەوەی دەستور و پەسەندکردنی تا دەستکەوتە دەستوریەکانی تر لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر بنەمای تەوافق بووە بەداخەوە خەریکە زەرەر لەوە شەدرێ ینی زەرەر لە مەبدەئی تەوافق دەرێ ئەوەش زەرێری بۆ کورتە لە داهاتوو دەست خۆشکاکەڕۆن دێمە خزمەت جەناب و هەندێک پرسی دیکە دکتۆر ئەمیر نامیق دووبارە ستاو دەبێ ینی ئەوەی کە لە عێراق ئەگوزارێت لە دوای ساڵی 2023 و کاکەڕوانی ژاماژەی پێدا ینی کۆمەڵێک بنەما هەبووە کە ینی مولایەنەکان و هەموو پێکاتەکان لەسەری کۆک بوون ئەویش تەوافق و شەراکەت و ینی ئەو دەستوری کە بەڕەزامەندی هەمووان نووسراوەوە دواتر هەموو خەڵکی عێراق دەنگی بۆ داوە کە ئەم مادە قانونیانە بە هیچ شێوەیەک پێشێل نەکرێت و ئەوەی کە ئێستا زۆر گرنگە بە تایبەتی ینی کامێ وەکو پرسیارێک لە جەنابتی بکەم ینی کە بۆتە هێڵی سوور بە تایبەت بەلایەن هەندێک وڵاتی هەرێمایەتی و ئیقلیمیەوە کە بە دیاریکراوی ئێران ینی شکاندنی نێوماڵی شیعە و تێکدانی نێوماڵی شیعەیە کە ئەوان ئەمە بە هێڵی سوورە بینن ئێرانیەکان و دەڵێن لە ڕێگەی دووبەرەشینانەوە لە نێوماڵی شیعە ین چاوەڕێ بکەن کە دۆخی عێراق تێک بچێت بەگشتی خوێندنەوەتان بۆ دۆخەکە چۆنە و چۆن دیمەنە گشتەکەی عێراق بین بەڵدەست خۆش پرسیارەکەی تو هەمەلایەنەیە چەند خاڵێک لە خۆ دەگرێت خاڵێکەمیان ئەوەیە پەیوەندی بە ململانێنێ دەوڵەتی و ئیقلیمیەکان هەیە عێراق بۆتە گۆڕەپاین تەصفی حساباتی وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی تری زلهێز لە ناو عێراقدا واتە دۆخی عێراق
بەتەنیا بریتینی لەلایەنە ناوخۆییەکانی عێراق بگرێت زارشکە تاکید دەکەمەوە بەشێکی پێویستە بە تەصفیە حیساباتی وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی تری نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و ئێران و بەشێک لە وڵاتانی عەرەبی و خەلیج و سونەکان عەرەبە سونەکان و تورکیا تا ئاستێک ئەمانە هەمیان لە ناو گەمە سیاسەکان تێدا بەشدارن. نقطەشکە هەیە من پێم خۆشە زەختی لەسەر بکەمەوە کە هاوڕێم کاروانیش ئاماژی پێدا ئەویش تەوافقیە لەگەڵ ڕوخاندنی دەوڵەتی عێراق و ڕژێمی پێشوو لە دوای پرۆسی ئازادی عێراق ڕەمزە گەورەکانی کوردستان خەڵکە بەتوانەکانی کوردستان بەشدار بلە نووسینەوەی ئەو دەستورە ڕەنگە هەموو داخوازی خۆنەکانی کورد لەناو دەستور جێگەی نەکرابێتەوە بەڵام بەشێکی زۆر داخوازیەکان جێگە کراوەتەوە هەم بۆ شیعە هەم بۆ سونە لەوەتی دروستبووین دەوڵەتی عێراق هەموو لاک دەزانین نە شیعە نە کورد ڕۆڵێکی کارگەرە نەبووە بگرە گەلی کوردستان هەمیشە وەکو مواطنی دەرەجە 2 دەرەجە 3 سیرکراوە هەندێک جار لە زۆر مەناطقی حساس تەصحیح قەومیشی بۆ کراوە و هەوڵی سڕینەوەی مۆرچی لە تەواتی خەڵکی کوردستان درا بەچی باباران و ئەنفال و ڕوخاندنی دیاتەکان ئەو تەوافقی کە هەبوو ئەگەر کەس قازانجی نەکرد بێ لە مەسلحەتی کەسدا نەبێ لە مەسلحەتی ئێمە بۆ وەکو خەڵکی کوردستان لەبەرەوەی ئێمە گەلی کوردستان لە نێو خۆمان هەرچی ململانەیەکمان هەبی هەرچی کێشەیەکمان هەبی قەت ئێمە نابێ ببینێت تەرەف لە نێو بەغدەوە نابێ ئێمە هۆکارین بۆی ئەو تەوافقە تێکچێ ئەمڕۆ ئەگەر لەگەڵ لایەنێکی کوردی هەوڵ دەر حکومەتی زۆر لە پێک بێنرێ سبەی و لە حکومەتەکانی داهاتوو ئەمە دەبێتە نەریت وای لە دێ عربی عراقی لە بین سنە و شیعە یاخود کوتلەی ئەساسی کە زۆر بەدەست دێنێتن ئەو تەوافقە ڕەچاو ناکەوتە لە خولەکانتە تەوافق ڕەچاو نەکراوە وەلی ڕەنگە کورد بێبەش بکرێتن لە کۆمەڵک پۆستی سیادی و قیادی کە دەوڵەتی عێراق کە زەرورە بۆ داخوازی و داکۆچکرد لە مافە دەستوریەکانی خۆمان وەکو گەلی کوردستان. باشە دکتۆریانی منە مەوێ پرسێ بکەم لەسەر دابشکردنی نێو ماڵی پێکاتەکان بە تایبەتیەوە شیعە هەمومان نەزانین ینی ئەو ململانێت توندەیە ئێستا مقتەدا سەدر ینی زۆر کە زوایە بینێ کە بە کۆنەقین لەگەڵ بە تایبەتی لەگەڵ مالێکی دەیکا و نایەوێ ینی بچێتە حکوومەتێکەوە یاخود بەرەیەکەوە کە مالێکی تێدا بێ باشە ئەمە مازین بەڵام نێوماڵی کورد ینی خۆ ئێمە هەمیشە داوامان کردووە کە نێوماڵی کورد تەبا بێ و یەکگرتوو بێ و بە یەکریزی ئەمە بچینە بەغداد چکە گەر یەکریز نەبین مافەکارمان بەدەست نایە بەڕاستی ئێمە چێ کاریگەری تێکردوون ئێمەش ئەتوانین بڵین کەوتونەتە ژێر ئەو تەوژم و هەژمونەی وڵاتانی دراوسێ و هەرێمایەتیەوە کاریگەر بووین بەمە وا بۆتە دابشکردنی نێوماڵی کوردی بەتاکید هەژمونی وڵاتانی ئیقلیمی ڕەنگە تاسیراتی لەسەر ئێمە شەبێ بەڵام بەداخەوە لە کابینەکانی پێشوو گەلی کوردستان چەند ساڵێکە لە جاتی ئەوەی کار لەسەر کارنامەی دەوڵەتی عێراق و حکومەتی داهاتووی عێراق بکاتن کار لەسەر ئەوە دەکات ئێستقاقی حزبی و بەدەستێنانی چەند پۆستێکە کە ئەمە کارە ساتە بەڕاستی بۆ گەلی کوردستانی هەمومان دەزانین بەهۆی ئابووری سەربەخۆ و مەسەلەی ڕفراندۆم و ئەو شەڕی داعشەوانە گەلی کوردستان تووشی ژێرخانی ئابووری زۆر خراپ بوو تووشی تەقتیمکردنی بوونی اقتصادی بوو تەنانەت تا ئێستاش بە پێویست ئەگەر عێراق هاوکارمان نەبێ 200 میلیارد نێنێری ئێمە ناتوانین موچەی فەرمانبەرەکانی خۆمان بەبێ پێویست بدەین واتە ئێمە دەبێت لە عێراق گەلی کوردستان و هێزە سیاسەکان هەموو ئەوانێکی کورسی پەرلەمانیان هەیە بە مەعارەزە و دەسەڵاتی چووکە لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە کوتلەیەکی بەهێزبی کار لەسەوە بکەین لە کارنامەی دەوڵەتی عێراق لە حکومەتی داهاتوو کار لەسەر کارنامە بکەین جێبەجێکردنی دەستور مادەی 140 کێشەی پێشبەرگا کێشەی نەفت کێشەی موچە و بودجەی خەڵکی کوردستان قوتی خەڵک کێشەی ئەو پاشەکەوتی موچەکە زیاتر نزیکەی 30 ڕاتبە چەتر موچێ نەدراوی خەڵک هەموو ئەمانە ئەبێ کار لەسەر ئەو حاڵتان بکە کارە خزمەتگوزاریەکانە کارە ئەمنیەکانە پێشرکردنی ڕۆژانەی سنووری خاکی عێراق و هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی ئیقلیمی بە تایبەتی تورکیا و ئێران و خاص بە تایبەتیش تورکیا لەبەرەوەی ئێمە ئەگەر نێو ماڵی خۆمان یەکگرتوون نەبێ زەرەری زۆر گەورە دەکەین بەداخەوە پێم وایە ئێمە وەکو لایەنەکانی تری عەرەبی شیعی و سوننە نین بەتەنیا وڵاتەکان تەئسیراتی لەسەر خۆمان هەبێتن بەڵام من پێم وایە غروری و لەکتر نەگەیشتن و سوء التەفاهم و یەکتر قبوڵ نەکردن لەناو هەرێمی کوردستان کە بۆتە هۆکاری ئەوەی نێوماڵی کوردی یەکگرتوو نەبێ تا ئێمە یەکتر قبوڵ نەکەین بیر لەوە بکەین یەکتر ناو دەبین یەکتر تەواو ناکەین ئێمە
نەتیجەمان لەوە خراپتر دەبێت من ئومێد دەکەم بیر لۆ بکەین و ئێمە یەکتر تەواو دەکەین نەگیکتر لەناو دەبین بێک ڕێزی بەتەبای بێ گوتاری بە بەکارنامەیەکی هاوبەشی کوردستانیانە و بە شێوەیەکی ئەکادیمی زانستیانە داخوازەکاری خەڵکی کوردستان داڕژرابیتن ئێمە داکۆچی لەو کارنامەیە بکەن پێم وایە ئەنجامی زۆر باش دەبێت ئەوەی بەڵام ئەوەی کە تا ئێستا دەگوزارێ دڵخۆشکردنین و هیچ ئومێدەکی لێبەدی ناکرێتن. دەستخۆش دکتۆر ئەمیرانی هەمیشە ینی بیرمەندان و شارەزانی کورد وا لێکی دەدەنەوە کە لە ڕابردوو ژیانی ئێمە خۆخۆر بووین و زۆر جاریانی ململانێ و تەنازول نەکردن بۆ یەکتری وە متمانە نەبوون بە یەکتر وە خۆ بەزلزانین لە زۆر بواردا وای کردووە کە ئەزمونونەکانی دیکەشمان لە دەستێ بەڵام ئێمە هیوا ناخوازین کە ئەزمونی ئەم جارەمان لە دەست پێ هیوادارین کە هەردوو لایەن بە تایبەتیشێتی و پارتی بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆوە بتوانن لە ڕێگەی ینی دانوستان و تەنازولکردن بۆ یەکتری لەگەڵ لەسەر ئەوەی کە تەنازول بکەن بۆ لایەنێکی دیکە لە عێراق با تەنازولەکە بۆ نێو ماڵی خۆمان بێت دەست خۆش دێم و خزمە جەناب دکتۆر ئەمیر کاکاروانیانی زۆر کەس بۆ نمونە سەوکو دکتۆر ئەمیر باسی کرد حکوومەتی زۆری نەگەر لە عێراقا پێک بێت ینی بەڕاستی ئەوە وەکو دکتۆر ئەمیرەڵێت کورد لەوایە زەرەرەکە بەڵام ئێستا مەترسیی کەشەیەکە وەکو باسیەکەن ئەڵەن شیعەکان گەورەترین مەترسیان لەسەرە بێ ئەگەر حکوومەتی زۆرینە پێک بێ بە تایبەتی کە ئێستا سەدر چۆتە ناو ینی هاوپەیمانیەکەوە لەگەڵ بە تایبەتی لەگە سونەکان چکەڵەن سونەکان بە پاڵپشتی هەندێک دەوڵەتی هەرێمایەتی دەیانێ بگەڕێنەوە ئەو هەیمەنەت و ئەو دەسەڵاتی کە لە ڕابردوو هەیەیان بۆ لە عێراق ئەمەیان تا چەند واریدە بەڕاستی بڵێ لە ڕاستیە حکوومەتی ئەغلبەی وەتەنی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بۆ بارودۆخی عێراق و بۆ ئەو پێکاتە ئاڵۆزە نەتەوەیی و مەزەبەی لە عێراقەیە بژاردەیەکی دروست و گونجاو نییە بۆ ئێمەی کوردیش بۆ وەکو کاک دکتۆر باسی کرد بۆ مافەکانی ئێمە گەلی کوردیش ئەبێ پارێزگاری لە مەبدەئی تەوافق بکەین بۆ ئەوی بتوانین ئەوەی لە ڕابردوو لە دەستور جێگیرمان کردووە و داهاتوو بتوانین جێبەجێکەین و زۆرینەی پەرلەمانی ئەگەر ئەو زۆرینەی پەرلەمانی هەبێ ئەو تحالفەی کە هەبێ بەبێ بەدەر لە مەبدەئی تەوافق شتەکان یاساکان بڕیارەکان لە پەرلەمان تێپەڕێنن لە ڕاستیە کورد زەرەرەکە و ئەو کاتەی کە بەرژەوەندیە نەتەوەیەکانی با بڵێن پێکاتەی عەرەب یەکە گریە هەموو پێکاتەکان یەک بگرن و ئێمە نەتوانین بەو 50-60 کورسەی کە هیمانەوە نەتوانین ململانەی دیموکراسی ململانەی دەستوری لە ناو پەرلەمانە بکەین لە ڕاستیە تووشی شکستە بین حاڵێکی تر مەسەلەی پرۆسەی دیموکراسی لە عێراق پرۆسەی سیاسی لە عێراق پرۆسەیەکی تەواو کامڵ نییە ژینگەکەی تەواو لەبار نییە تا تۆ بتەوێ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دروستکەی و لەسەر مەبدەئی زۆرینە ئیش بکەیت چونکە لە ڕاستیە ئێمە پێشتر وەکو یەکێتی وتومانە کە ململانەی شیعەکان مەترسیدارە چونکە شیعەکان هێزی چەکداریانەیە کەتیبەی چەکداریانەیە هەم ڕەوتی سەدر کەتیبەی چەکداری هەیە و هەم هێزەکانی ناو چوارچێوەی با بڵێن ئیتاری تەنسیقی هێزی چەکداریانەیە لەبەرەوە ململانێکەوە بەو شێوە دیموکراسی و بەو شێوە دەستوری هەیە لە عێراق تێناپەڕێ و ڕەنگە بەریەکەوتنی چەکداری ڕووبا و ڕەنگە توندیتیژی ڕووبا و کاریگەری ئەقلیمەکان لە ناو عێراقە زۆرتر بێ و ئێمە کە ئەڵێن ئەبێ بە شێوەیەک بڕیار بدەین ورد بین داهاتوو بخوێنینەوە کوردستان نەبینی ناو ئەم مەترسیانەوە و ئارامی ئوستقراری کوردستان نەبینی ناو مەترسیانەوە کە کاریگەری ئەقلیمی دروستیەکە کێشەکە ئەمەیە ئەبێ ورد لەمە قەرار بدەین ئەژینا بچێ ناو پرۆسەیەکەوە بچێ ناو هاوکێشەیەکەوە بچێ ناو هاوپەیمانەتیەکەوە دەستکەوتێک پۆستێک زیاتر کەمتر بەرژەوەندێکی حزبی زیاتر کەمترمان دەستکەوێ بەڵام لەو سەرۆگەلەکەمان زەرەر بکە ئەمە مشکلە گەوراکەمانە لەبەرەوە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە ئێستا بانگەشەی بۆ ئەکرێ ئێستا دوێنێ مەسەلەن سەماحەتی سەید موقتەدا ڕایگەیاندووە کە ئەو مەسەلەن لەگەڵەوە بەشێکی زۆر لە هێزەکانی ناو ئیتار بێنە ناو حکوومەتەکەەوە ئەو ڤیتۆکێ لەسەر ماڵێکیە بەڵێ لەبەرەوە ئێمە کە ئەڵێ نەبێت دوور بکەینەوە لە ململانەی شیعەکان نبینە تەڕەفێک بۆ قوڵکردنەوەی ململانەکان ئەمەیە ئەکینا ئەو پرسیارە نییە کە ئێمە کورد حەقی چییە یەکێتی حەقی چی ئەڵێ ئێمە ناچینە دانیشتنی پەرلەمانەوە بۆی کێشەی ناوماڵی شیعەتی درشی بە مەترسیەکان کرد بڵێ مەترسیەکە ئەمەیە خۆ دوای ئێمەش دوای چەند ڕۆژ دوای مانگێک لە 20 ڕۆژ لە با بڵێن هەڵوێستە سیاسەکەی هەڵوێستە پەرلەمانەکەی ئێمە ناونجمەی نوێنەرانی عێراق دوێنێ مەسەلەن کاک مەسعود مبادرەی کرد بۆ ئەوەی وەفدی باڵا چۆتە لای سەماحەتی سەدر بۆ ئەوەی نیێماڵی شیعەکان ئەو کاریگەری ئێران و هاتنی ئیسماعیل خانی بوو لەسەر ئەو دۆخی کە دروست بوو بڵێ کەواتە
ئەو مەترسی کە هەیە کە ناکۆکیەکان شیعەکانی و ماڵی شیعەکان قوڵ بێتەوە مەترسێکە گەورەیە وتە وردە لایەنەکان درکی پێکەن لەبەرەوە ئێستش وەکو کاک دکتۆر وتی دەرفەتێکەیە هەم شیعەکان بگەن بەڕێکەوتن و هەم کوردیش بگا بەڕێکەوتن بەڵام دانیشتنی یەکێتی و پارتی ئەبێ دانیشتێکی بێمەرج بێ و دانیشتێکی بێ ڤیتۆ بێ و دانیشتێک بێ مەبدەئی ئەم دانیشتە بنەمای ئەم دانیشتە بەرژەوەندی گەلەکەمان بێ نەک ئەوەی مەرجی پێشوەختە هەبێ و نەک ئەوەی بەرژەوەندی پێشوەختە هەبێ کە چۆن ئەم گفتوگۆیانە ئاراستەی گفتوگۆکان بەرەوکوێ ئەچێ لەبەرەوە پێشبینی و دانیشتناکی تۆ کاکاڕوان من بە قورسێزانم چونکە کاتێکی کەممان ناگەینە نەتیجە 6 ڕۆژمانمەوەی وچی ناو پرۆسەی هەڵبژاردن و دانیشتنەوە ئەگەر ئیرادە هەبێ 6 ڕۆژ کاتێکی زۆرە زۆر خۆشی تەلەفۆنی جاری وایە ئەخیرە لە سعاتی ئەخیرە ئەم گفتوگویان گەشتووە بە ئەنجام لەبەرەوە ئێمە نابێ حوتی مانگ بخوێنینەوە حوتی شوبات بەتەنیا بخوێنینەوە دوای حوتی شوبات چی ئەبێ ئایندەی پەیوەندیەکانی ئێمە پارتی چی ئەبێ کاریگەری ئەم ململانێتونەی ئێمە پارتی لە بەغا ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستان چی ئەبێ ئەو فشارە ئەقلیمیەی کە ئێرانێکە کە وڵاتەکانی تریکەن ئێستا خەلیج و وڵات سعودیا و خەلیج ومانش بە چڕی هاتنێت ناو هاوکێشەکە و ئاراستەی سونەکانەکەن ئەمانە بەرەوکوێ ئەچێ دەبێت هەموو لایەنەکانی ئەم هاوکێشەیە بخوێنینەوە چونکە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە پۆست نییە لە ڕاستیە وەکو وتم پۆستێک ئسقاقی کووردە ئێمەی بەنیا پارتی باشێ باشێنایبە ئەوەی گرنگە مافە دەستوریەکانمانە ئەوەی گرنگە چۆن لە ململانیانە بە سڵامەتی دێنە دەرەوە چۆن ئارامی کوردستان ئەپارێزین و چۆن دێینەوە بۆ ئەوەی لە ڕاستیە بۆ داهاتوو بۆ بودجەی 2022 پشکی کورد لە کوردستان لەم بودجەیە زەمان کەین جێگیری کەین و بینەوە لە ڕاستیە ئەم حکوومەتەی خۆمان کە لە کوردستان هەیە ئەبێ ئیتر ئێمە ئستقرارێکمان لە بەغا هەبێ بینەوە لێرە لە ڕاستیە ئێمە و پارتی و لایەنانەی گۆڕانەکە لە حکوومەتین بە تایبەتی پارتی کە پۆستی سەرۆکی حکوومەت لای ئەوە جوگە سەرکا لەوە بیرێک لە گوزرانی خەڵک بکرێتەوە یعنی هاوکێشەی هەرێم و بەغا دووا کێشە جیاواز نین خەڵکی کوردستان بارودۆخی زۆر خراپە خەڵکی کوردستان لە زستانە کۆمەڵی کێشەی سەرەکیە نەبوونی سوتەمەنیە نەبوونی کارەبایە و لە هاوینیشان نەبوونی ئاوە نەبوونی کارەبایە و ڕێگەوبانەکانە ژێرخانی هەرێمی کوردستانە و خزمەت گوزارە سەرەکیەکانت دەبێت لە ڕاستیە بیر لەمانە بکرێتەوە دەبێت ململانەکانمان کەم کەینەوە دەبێت ناکۆکیەکانمان کەم کەینەوە بۆی بتوانین لە بەغا بەهێز بین ئەو بەشەی کوردستان لە بودجە جێگیرکەین بینەوە لە کوردستانم کێشانە چارەسەرکەین بەڵام ئێستا بەداخەوە بەعکسی ئەو ئاڕاستەیە چیە ململانەکانمان قوڵە بێتەوە کاریگەری لەسەر پاکخستنی ئیشەکانی حکوومەتەکە کە خۆی ئیشەکانی حکوومەت لە ڕاستیە لە هەرێمی کوردستان زۆر بەجوانی بەڕێوە ناچێ جاوارە ئەم ململانیانێش کاریگەری لەسەر ئەوە بێ کە ئیشەکان سستر بکەوە ناکۆکە نێوخۆیەکان لە هەرێمی کوردستان قوڵتر بکاتەوە گوزرانی خەڵک خراپترەکە نیگەرانەکانی خەڵک لەمەیە لە ڕاستیە نیگەرانی خەڵک لەمەیە کە نیگەرانە لەوەی کە ململانەکانی یەکێتی و پارتی تون بێتەوە نیگەرانەکان لەوەیە کە لە بەغا ئێمە ئەبێ یەکگردوو بین چونکە تەجروبەمانەیە لە بەغا یەکگردوو بووینە دەستکەوتی باشمان بەدیهێنەوە یەکگردوو نەبووینە مەترسی گەورە لەسەر قسە لەگەڵ خەڵکەکەی یاخودەوانی کە چاودێری بە تایبەتی دۆخی هەرێمی کوردستانەکەن ینی قسەکەشیان تەواو هەڵێن ینی بە پەیوەندیشی تەلەفۆنی نێوانی کاک مەسعود و کاک باڤڵ ئەو چەم کێشێت چارەسەر بێت ینی خۆ بەڕاستی پێویست نەبە کۆبوونەوەکە نە دانیشتنەکە نە لیژانەکە نە کۆمەڵ شتەکە تۆ کاتەکە کەمت ماوە ینی ئەوەی کە دەرفەتێکە هاتۆتە بەردەمت ئەگەر هەلەکە نەخۆزیتۆ و جەنابتەڵی ینی ئەم کۆمەڵە مەشاکیلەکە هەیە لە داهاتوە ئەمە هەمووی ئەتەقێتەوە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە بەڕاستی دوجار خەڵکی ژیانی ئەم دۆخە بڵ ناکە سوپاسم کاکەڕۆن دێم و خزمەت جەنابێ دکتۆر ئەمین مەسەلەی ینی نێوانی پێکاتەکان بە دیاریکراوی ئێمە گەر زۆر کەس باز لە دۆخی نێوماڵی سوناکە ئەڵێ ماڵێکی ئارامە وڵێ تەبایە وڵێ نێوانی پێکاتەکان لەوێ بە تایبەتی و لایەنە سیاسیانی کە چوونە نێو ینی پەرلەمانەوە و ئێستا ینی فراکسیۆنێکی هاوبەشیان پێکێناوە عەزم و تەقەدوم و هەندێک پەرلەمانتاری دیکی سربەخۆ هەن لە نێو سونەکان دەڵێن بە تەدەخولات و هەژمونی هەندێک وڵاتانی هەرێمایەتی ئەوان ئێستا تا ڕادەیەک ماڵەکەیان ئارامە و تەبان وەمە بەستیشیان ینی هەژمونی خۆیان وەکو چۆن لە ڕابردوو لە پێش ساڵی 2023 پێش ڕوخانی سەدام ینی کە ئەوان هەژمونیشی باڵادەستیانە بۆ کوستونە لە عێراق دانێ بگەنەوە ئەو سەردەمە ئەم هاوکێشەیە بۆ نێو ماڵی سونە تەواوە ماڵەکەی تەبایە یاخود نەخێر ئەوانیش بەڕاستی ینی ماڵێکی هەشیان هەیە
هیچ ماڵێک لە ماڵەکانی عێراق نەماڵی سنی نەماڵی شیعی نەماڵی کوردی ماڵێکی تەواو یەکگرتوونیە سنەکان بۆ ئەم خولەی پەرلەمان خاوەندیان هەیە بەشێکی زۆر لە وڵاتە عەرەبی سوننەکان وڵاتانی خەلیجی و تورکیاش تا ئاستێک ئەمانە هاوکاریانن بۆ ئینێ ماڵە ڕێک بخەنەوە ئەم ڕێکخستنەوەی ئێستا و ماڵە ئارامە کە هەر هەبوو سوننەکان نین بەشێکی زۆری سوننەکانن دەمێکی کار لێسە کراوە دەکرێت بڵێن پێشی هەڵبژاردن ئەمانە کۆبنوات کراوە لە وڵاتانی عەرەبی لە زۆر شوێن کراوە و دوای نەتائیجی انتخابات ئەوانەی کە زۆری کورسەکانە بەستێنەوە هەڵگەنداوە زۆر لێ یەکگرتووی هەبی وحدەیەکی متەماسکی نێوان ماڵی سوننەکان هەبێت بەڵام ئەو دۆخە تا سەر ئارام دەبێ من پێم وان نییە بەو شێوەیە ئارام بێت لەبەرەوەی شقامی سونی ڕەنگە هەمووی ئەو قیادەیە ئێستای کە سوننەکان بەڕێوە دەبن لیان ڕازی نەبن ئێمە هەموو دەزانین لە عێراق لە پرۆسی هەڵبژاردەکانی ئەم جارە بە ڕێژەیەکی زۆر کەم خەڵک بەشداری هەڵبژاردەکانی کرد لەگەڵ ئەوەشدا تەلاعوبات هەبوو سەختەکاری هەبوو تێبینی هەبوو سکاڵای زۆر هەبوو تانە هەبوون تایزەکانی هەڵبژاردەکان کەواتە شەقامی عێراقیان بە هەموو ماڵ و باڵەکان کە هەیە بە پێ پێویست خەڵک ڕازی نەبووە کەواتە کە خەڵک لە هەرێمی کوردستانی شۆکە نەچوە بۆ دەنگدان کەواتە لە سیستەمی حکومڕانی عێراق و هەم سوننەکان هەم شیعەکان و ئێمەش داریم کوردستان لێمان ڕازی نین لەبەرەوە ناتوانین لەو ماڵە فعلن ماڵێکی ئارامەوە تا سەر ئارام دێ بەڵام لە قۆناغی ئێستا توانیوان تا ئاستێکی باش ئارام بن و پێم وانە تائیجی زۆر باشیان دەبێ بۆ خۆیان و بۆ سوودەکان لە کارنامەی داهاتوو ئەگەر بەردەوامیانە بێ بەڵام من پێم وایە دەستوەردان لە ناو سوودەکانیش هەیە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوویان ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمەر لە حوتی بانک ئەمە ڕەنگ بداتەوە بەرەو چێ دەڕوە باشە ینی لە ڕابردوو بەدەر لە ینی ڕۆڵی ئێران ڕۆڵی ئێستا تا وڵاتانی هەرێمایەتی شیاتۆتە سەریانی سعودیە ئیماراتە قەتەرە ئەو لەولاشۆ ڕۆڵی تورکیا بەڵام ینی لەم نێوەندەیە دکتۆر ئەمیر ینی ئەوەی کە نایبینین ڕۆڵی ئەمریکایە بەڕاستی هۆکاری چی ئەمریکاوە بێدەنگە لەسەر ئەم دۆخی عێراق ڕازیە بەمەی کێسا گوزەرێ ئەمریکا بێدەنگ نییە ئەمریکا لە گۆڕەپانەکەیە تا ئێستا عێراق هەر بە ناو عێراق ذات سیادە مستەقلەیە ئاسمان تا ئەو لە حەزەیەش بەدەست ئەمریکەکانەوەیە خاچی عێراق ئەوەی کە تەحکوم پێ دەکات بە تایبەتی مناطقە بابڵێن عەرەبیەکان و منطقە شیعەکان و بەغدای پایتەخت ئێرانیەکان تەحکوم دەکەن و لە هەرێمی کوردستان ئێمە بینی وبانە تورکیا تا چه هێزەکانی هێناوە و لەکوێ تەحکوم دەکا و ڕۆڵی چییە لەبەرەوەی ئەم حاڵەتێکی ئێستا هەیە پێم وان نییە لەگەڵ سیاسەکان ئەمریکا تێدا نەبی و بێئاگا بێ کە بە زۆر لە زۆرەکان لە هەڵبژاردننی خولی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەوڵدا ئەو هەموو ئەو لە نکوتە سیاسیانەی کە لە ئێران و نزیک کردیان ئێران دائمیان دەکاتن پەراوێز بکەن تابیش بکرد کە حکوومەتی زۆرینە بەشێک لەو ئاراستەیە بەڵام پێم وانێ سەدرەکانیش لە ئێران نزیک نەبن و زۆر دوور بن بۆ ئێرانەکان سەدر بێ یان بەدر بێ گرنگەوە شیعە بێ بەڵام ئێرانەکان جەخت لەسەر دەکەنەوە کە دەبێ بەیتی شیعی ماڵی شیعی یەکگرتووی بێ وە لە هیچ هێزێکی سیاسی ڕەنگە قبوڵ نەکرد بە ئاسانی ڕۆڵی هەبێت لەو پەرتەوازەی ماڵی شیعی من پێم وایە ئێستا ئەوەی کە ڕوودا و دەگوزارێ و هەموو پەیامانە ئەو تەفاوزی لە چەند ڕۆژی ڕابردوو و ڕوویدا هاتنی نوێنەرانی ئێرانە بۆ بەغدا بۆ هەرێمی کوردستان بۆ نەجەف بۆ مەناطقە سونیەکان و گەمە سیاسی اقلیمی دەوڵەتەکان و هەڕەشەکانی ئێرانە کە معادلەکە بۆ ئاراستێ دەڕۆن پێم وایە ئێرانەکان بە سوقلێکی زۆر هاتوونەتە ناو گۆڕەپانەکە بۆی ئەو حکومەتی داهاتووی عێراق بە شێوازە بێگە هەمووشی بەڵێت لەسەر مۆزوعیانیەوە ینی ڕابەری باڵا علی خەمنایی هاتۆتە سەرخەت بەڕاستی ینی چکە پەیامی ئەوی پێبووە ینی اسماعیل خانی کاتۆتە عێراق زۆر ڕاستە من وتم هەم خامنایی و دەوڵەتی عێراق کاتێک ئێوان کە وەفد دەنێرن ئەو وەفدە وەفدێکی سەربەخۆ نییە ئەم وەفدە بە تاکید تەمسیلی دەوڵەتی عێراق دەکا پەیامیان پێبووە و پەیامەکان تا ئاستێکی زۆرەوەی کە ئێمە جێمان دەبێ ڕەنگە بۆ هەندێک لایەنی عێراقی بۆ شوێنی تر ڕەنگە هەڕەشە ئامێزیش بوو بێ یعنی ئێرانەکان بێدەنگ نابن ئەو حاڵەتی بەو شێوازە بڕوە پێم وایە ئەمریکا وڵاتانی اقلیمیش ڕێی ئێران بە نظری اعتیبار وەردەگرن لەبەرەوەی هەمیان بەرژەوەندیان لەوەدا بە تایبەتی بەرژەوەندی اقتصادی و بەرژەوەندی سیاسی و جمجۆڵەکانی حرکاتی ئیرهابیش لە منطقی بە تایبەت داعش هەندێک حرکاتی هەیە پێم وایە هەمیان عێراقێکی ئارامیان دەوێت عێراقێک بی کە کێشە ئەوە نەبێت لەبەرەوەی هەمومان دەزانین پرۆسی دیموکراسیش زۆر شتێکی جوانە وتم لە تاییدی انتخابات و انتخابات ببینید چۆن بە پێوەرێکە بوو لە سەختەکاری بەڵام ئەو هێزانێکە لە عێراقن چێن
هەموو هێزانی کە لە عێراقن خاوەن نفوزن هێزی سەربازیان هەیە قووەی عسکەریان هەیە واتە نابنێ هێزێک بتوان ممارەسی دیموکراسی بکەن تەنانەت لە هەرێمی کوردستانیش تا ئێستا بەس سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و دیوانی وەزارەتەکان تێکەڵ کراوەتەوە لە حکومەتی لۆکاڵی لە خوار وەزارەتەکان دوو ئیدارەیە زۆنی سەوز و زۆنی زرد هەر لە بازەکانەوە دەبینی ئەمە پێ دەڵێن ئاسایشی یەکێتی و ئەمە ئاسایشی پارتی لەبەر هەرێمی کوردستانیش دوو زۆنە هەردوو زۆن هێزی سەربازی و قووەی ئەمنی و قووەی اقتصادیان هەیە لەبەرەوەی هەموو عێراق با بڵێ وەکو هەرێمی کوردستان قووەی عسکەری هەیە لەبەرەوەی ئاسان نییە هیچ هێزێکی سیاسی تهبیش بکرێت لە عێراق لەبەرەوەی هەر هێزێکی سیاسی بیر لەوە بکاتەوە دەتوانن بە حکومەتی زۆرینە تهمیشی هاوبەشەکانی خۆیان بکەن من پێم وایە عێراق بەرەو ئاراستەیەکی زۆر خراپ دەڕوە ڕەنگە دوور نییە ڕوبەڕووی تەظاهوراتی جەماوەری و گلەی جەماوەری و حتا بگاتە ئاستی و شەڕی ناخۆش ڕووداتن لە عێراق دەست خۆش بوو هیوایانی بەڕاستی دۆخەکە نەگاتەوە چکە ئەوەی ئەگەر شەڕی ناخۆ ڕووبە بەڕاستی هەمومانیانی زەرمەندەبینەوە کاکارۆن جناب دۆ کۆندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بزانم ینی یەکێتی جوڵەکانی چۆنە لە بەغدا چیتان کردووە چکە بەڕاستی بڕێز باڵجەرا تاڵەبانی ژە بەغدا بوو و سەردانی ئەوی کرد لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبەوە هیچتان کردو بۆ مەسەلی سەرۆک کۆمار بڵێ لە ڕاستیە جارێک ئەم پرۆسی هەڵبژاردنە لە پرۆسی هەڵبژاردن شەوکوتم تەوقعاتی هەموو شتێکە کری دوو هەنێ مەسائلی دەستوری هەیە محکەمەی ئیتیحادی لەم مەسەلانە قسەی خۆیە بێ لە چەند ڕۆژی داهاتوە ئەو مەسەلەکان یەکێتی هەنێ خاڵی بەهێزی هەیە لە عێراق ئەمانە مای دڵخۆشکردن یەکەم یەکێتی هێزێکە 45 ساڵێک زیاترە لەگەڵ ئەم هێزە تەقلیدیانەی شیعەکان و هێزە نیشتیمان پەروەرە سونەکان پەیوەندێکی درودرێژی هەیە ئەم پەیوەندیە یەکێتی ئەتوانێت ئیسفادەی لێکە خاڵی دووەم کە زۆر گرنگە بۆ یەکێتی مەسلەی تەواجدی جەنابی مام جەلال بووە لە بەغا ئێستاش تا بڵێ ئێمە جەماعەتی ئیتیحادین بڵێ جەماعەتی مام جەلالی باشترە ناسری لە بەغا چونکە مام جەلال تەجروبەیەکی سیاسی گەورەی جێهێشتووە و هەمیشە وەکوتم ڕەمزی پێکەوە ژیان و ڕەمزی تەبایی بووە ڕەمزی لێبوردەیی بووە ئەم تەجروبەی مام جەلال قووەتێکی گەورەیە بۆ ئێمە وەڵا ڕاستیە لەسەر بنەمای ئەم تەجروبەیە ئێمە نەچوونە دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بۆی نەبینێت تەرەف لە کێشەکان باشە لایەنە عێراقیەکان ڕازیە بن ئەم ینی ئەزمون و دەستکەوتانی ڕابردوو یەکێتی کە لەسەر دەستی مام جەلال بەدەستات و پەرایۆز بکرێت ناڕازی نابن بە دنیایەوە ئێمە نەمانویست بە پێچەوانەی ئەو تەجروبەی جەنابی مام جەلال ئەو فەلسەفە سیاسی جەنابی مام جەلال لە بەغا هەنگاو بنین خاڵێکی تر لە ڕاستیە لەبەرەوە ئەم کێبڕکەی با بڵێن قایمە نییە انتخاباتی قایمە نییە دوو کاندیدە ئێمە پێمان وایە کاندیدەکەی ئێمە نقطەی بەهێزی زیاترە و پێمان وایە با بڵێن هیچ عیبعارێکی دەستوری هیچ عیبعارێکی قانونی و هیچ عیبعارێکی نەزاهە و ئەوانەی لەسەر نییە ئەمە گرنگە بۆ عێراق لە قۆناغێکایە ئێستا بانگەشەی ئەوە کە بێت چاکسازی ڕاستەقینە بکرێ بێت چاکسازی ڕیشەیی بکرێ ئێستا ئەبێ سەماحەتی سەدر بانگەشەی ئەوەکە کە گەندەڵکارانە چێتەوە حکوومەتێکی بەهێز دروستەکە بۆ ئەوی گەندەڵکاران لە ڕیشەوە دەربێنێ و محاسبەی قانونی گەندەڵکاران بکرێ و عێراق بە ئاراستەیەکا بچێ ئەم حکوومەتە بە ئاراستەیەکە ئیشکە گوزرانی خەڵک چاکە لەبەرەوە گوزرانی خەڵکی عێراقیش خراپە لەبەرەوە ئەم مەسەلانە کاریگەری گەورەی ئەبێ و یەک خاڵێکی گرنگتر سیاسەتی یەکێتی سیاسەتێکی دووفاقی نەبووە بەرامبەر عێراق ئێمە لە سەرەتاوە چەند ساڵە هەر پێمان وا بووە بەغا مەرکەزی چارەسەرکردنی کێشەکانی ئێمە ئەگەر کێشەکانمان چارەسەرکەین ئەبێ بچین لە بەغا چارەسەری بکەین ئەبێ قووەتمان لە بەغا بێ و ئێمە پێمان وا بووە کە ئەبێ لەگەڵ عێراق تێکی نەدەین هەمیشە وەزعەکە گەیشتەوەی کە تاڵەموویەک ماوە لەبین هەرێم و بەغا یەکێتی ڕایگردووە و ئێوە هەموو خەڵکە زانیە کە لە 2014ەوە تا ساڵی پار پێرار کە موچە بڕابوو کە خەڵک گوزرانێکی خراپی هەبوو ئەوەی کە شانیدایە بەرژێر ئەم مەسئولێتە کە ڕۆیشت لە بەغا مفۆزاتی کە مفۆزاتی سیاسی لە بەغا کرا و مفۆزاتی ئیداری کە ئەکرا مفۆزاتی سیاسەکە بۆ ئەو لۆبی بکرێ بۆ ئەوەی کە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی لایەنەکان پشتیوانی ئەم با بڵێن بەشە بوجەی خەڵکی کوردستان بن و مفۆزاتێکی درودرێژی تاقەت پڕۆکێنەر کراوە لە نەتیجە مفۆزاتە نەتیجەی هەبوو نەتیجەیەکەوە بووکە
موچە باش بوو و گوزرانی خەڵک باش بوو نەتیجەیەکی تری لە ڕاستی ئەوە بوو جۆرێک لە متمانەی لە بین ئێمە بەغا بژاندەوە بۆی بتوانین وردە گفتوگۆ بکەین لەسەر مەسلەی کەرکووک لە مەسلەی نەوت و غاز مەسلەی پێشمەرگە سەوچێلەوە ئەو کێشانەی کە تر هەیمانە لەگەڵ عێراقا لەبەرەمانە نوقتەی بەهێزی ئێکێتین و ئێمە لە ڕاستیە ئێمە ڕاستە ئێستا تەحالفێکی سێلایەنە هەیە سونەکان پارتی سەدر بەڵام ئێمە لەگەڵ سونەکانە عیلاقاتی باشمانەیە و بە تایبەتی ئێمە بەشێکی زۆر لە منتەقەی سونیەکان منتەقەی دراوسێی با بڵێن هەژمونی یەکێتین دیالەیە مەسەلەن تکریتە دووسخۆرماتووە دێتەوە بۆ منتەقەی جلەولا و کەرکووکۆوانێ مانە مەناتقی هاوسنووری یەکێتین و لە منتەقەی هەژمونی یەکێتیوە نزیکن لەبەرەوە پەیوەندێکی باشمان لەگەڵایەوە لا یەزال ئێمە لە ڕاستیە ئێمە سەماحەتی سەدر گەورەتر لە ململانە سیاسیەکانە بینین بنەماڵەی سەدر گەورەتر لە ململانە سیاسیەکانە بین بۆ کورد بنەماڵەی سەدر هەمیشە مووقفی ئینسانی و تاریخی گەورەیان هەبووە و بۆ یەکێتی لەگەڵ ڕوتی سەدر لەگەڵ سەماحەتی سەدر هەمیشە عیلاقەیەکی زۆر بەتینی هەبووە و ئێمە سەماحەتی سەدر و ڕوتی سەدر گەورەتر لە ململانە سیاسیانە بین ئێمە چاوەڕێین کە ئەوان بەتابەتی سەماحەتی سەدر دەوری هەبێ بۆی کە لایەنە ناکۆکەکان نزیک کاتەوە دەوری هەبێ بۆ ئەوی کە ئەم گرژیانەی لە عێراق هەیە ئەم ململانە تونە سیاسیانەی لە عێراق هەیە هێور بکاتەوە و چاوەڕێ و دەورەشی لەکەی لە ڕاستیە لەبەرەوە یەکێتی هەموو قۆتی خۆی هەرێمی کوردستانیش عینیشتە ینی نێوانیەشێتی و پارتی ئەگەر ئەم دوو هێزە تەبانە بن ئەم هەرێمە ناچێ بڕێەوە خۆ بە یەشێتیش ناچێ بڕێەوە بە پارتیش ناچێ بڕۆکو ئاماژەپیانی دوو زۆنی خاڵێکی گرنگتر بۆ ئێمە کە هەیە یەکێتی یەکگردووە یەکێتی یەک خیتابەوەی قەرارە لە مەسلەیە کۆبنەکانی سەرکردایەتی کراوە کۆبنەکانی ترکراوە یەکێتی تا ئێستا هیچ تەناقوزێکی ڕێی نییە تەناقوزێکی مووقفی نییە یەک ڕێی هەیە و یەک قەراری هەیە و لە ڕۆژانی داهاتوش یەکێتی هەموو بە هەموو قۆتی خۆیەوە لۆبیکردنەکەی بەردەوامە بێ هەموو پەیوەندەکانی خۆی بەکارهێنرێ و وەفدی هەرە گەورەی یەکێتی لە سبەی دوو سبەی وچێتە بەغا لەبەرەوە ئێمە چاوەڕێ ئەوەی لەم کێبڕکێ سیاسیە لەم ململانیە دیموکراسی و لەم ململانێ دەستوریە لەم ململانێ پەرلەمانیە و بیبینەوە بۆی بتوانین لە ڕاستیش ئەمە سقاقی یەکێتی خۆیەتی بەداخەو گەیشت بۆی کە پارتیش کاندیدی هەبێ بیبینەوە بۆی بتوانین درێژە بەو سیاسەتە بدەین لە بەغا کە جەنابی مامجلال ڕنگڕێژی کردووە هێڵە سەرەکیەکانی داناوە بۆ ئێمە لە ڕاستیە ئومێدەوارین کە و هیواشمان بۆیە کە ئەم لە ململانێ بەسەرکەوتن بینە دەرەوە دەست خۆشکا کاروان دکتۆر ئەمیر ینی هەمیشە وەها خوێندنەوە کرێ بۆ دۆخی عێراق لە دوای ساڵی 2023 و کاڵێن ئەمە عێراقیتر هەموو شتێکی تیا ڕۆیە ینی پێشبینی چییە بۆ دۆخی چەند ڕۆژی داهاتووی عێراق بۆ نێوانی لایەنە سیاسیەکان بۆ تەدەخولاتی هەرێمایەتی بۆ هەژمونی وڵاتان و بۆ ئەو دۆخی کە ئێستا دروست بووە تا ڕادەیەک ینی سیرەکەی ینی لێک نزیک بوونەوەیەکەیە لە نێوان لایەنەکان و نێوان ڕائیەکانە پێشبینیتان چیە لەو بارەوە ئێستا هەناسەیەکی ئومێد بەرەو عێراقیان داهاتوتەوە ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی بگەن بە سیغەیەکی تەفاهمی مشتەرەک ئەم هەوڵە هەم لە ئارادایە و هەوڵ دەدرێتن بۆی نێوماڵی شیعی یەک بخرێتەوە و هەوڵی بەراوس خستن نەبێ و تەسەوڕ دەکەم دۆخی ناوخۆی ئێمە ژۆ هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەکی باشتر بڕۆ ڕەنگە لەم دوسێ ڕۆژە دانیشتن هەبێ یاخۆ زۆر لە تەفاوز زۆر لە پەیوەندی هەبێ دۆستەکانمان هەڵ لە هەوڵی ئەوەدا بن کە گەلی کوردستان لە ناو ململانیەکان ئۆتی یەک کاندیدان هەبێ بۆ سەرۆکاتی کۆمار خۆ ئەگەر یەک کاندیدش نەبێ نەتیجەکە بە شێوازێکی دیموکراسی لە پرۆسەیەکی دیموکراسی قبول بکرێتن و ئاراستەکە بەو شێوەی نەبێ کە کار بکاتە سەردۆخی سیاسی عێراقیان لە هەرێمی کوردستان من پێم وایە تا ئەو لەحزەی بەرەو هێوربوونەوە و ئاراستی باشتر لە ناو دۆخەکانی عێراق دەڕوا بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار لە حوتی ماوە کۆبنەوەی پەرلەمانی عێراق کەمتر بەرەو گرژی بابەتەکان دەڕوا بەڵام لە هەموو لەحظاتێکیش دەبێت ئەمە تەسەوڕ بکەین ڕەنگە ڕیزەکە بێتەوە خوری و نەتیجەی نەبێ و ئاب هەڵبژاردە بەو شێوازە بڕوا و دۆخەکە بەرەو ئاڵۆستر بڕاتن ئەگەر بێ و دۆستەکان زیاتر قورسای خوان نەخرە ناو تەفاوز و کەسە باشەکان وەکو هاوڕێم کاک کاروان باسی کرد پێم وایە بەڕێز مقتەدا سەدر و لە هەرێمی کوردستانی ڕەمزەکانی کورد
گەورانەتر بیر دەکەنەوە بۆ یەک ریزی گەلانی عراق و یەک ریزی نێوخۆی ماڵەکان چ ماڵی شیعی و چ ماڵی کوردیش بێ بە سونەکانیشەوە. دەستخۆش دکتۆر ئەمیر کاکەڕان ئەمەوێت دووە سەرنج و پەیامی بەڕێزیشە بزان. لە ڕاستی ئێمە لە بەردەمەکو کاک دکتۆر تێ بەردەم کێبڕکەیەکی دیموکراسی و پەرلەمانی لە عێراقا ڕاستە مەسەلەن ئێمە وەکوێکێتی نیگەرانین و لەوەی کە پارتی یەکلایەنە چۆتە ناو هاوپەیمانێتێکەوە کە ئەم دۆخە دروست بووە کاندیدی هەیە بەرامبەر بە کاندیدەکەی ئێمە بەڵام ئەوە کێبڕکەیەکی دیموکراسیە دوای ئەم کێبڕکەیە کێ باتەوە کێ نایباتەوە مەسلەیەکە ئەگەر بەم ئاراستەیە ئەڕوا ئەبێ ئێمە لە ڕاستیە بۆ دۆخی هەرێمی کوردستانش قسەیەک بکەین قسەکە ئەوە نییە خوا نەخواسە ڕەتفعلێکی ئەوە بێ ڕەتفعلێکی نادیموکراسی و ناسیاسی بێ ڕەتفعلێکە بێ دۆخی کوردستان خراپتر بکە مادەم لە بەغا بۆ شێوە ئیشەکەین ئسخاقی هەڵبژاردن و مەسلەی کورسی و ژمارەی کورسیە خوێنینەوە ئەبێ ئەمە بۆ من بێ لەبەرەوە ژمارەم زۆرترە ئەبێ بۆ من بێ لەبەرە فلان کاندیدمە دڵ نیە فلانم مەدڵە ئەبێ لە هەرێمی کوردستان لە ڕاستیە مراجعی زۆر لە پرسەکان بکەین جارە من مەبدەیە نەگەڵەوە نیم زۆر خەڵکە لێمە دوو ئیدارەیەوە شتێکە ئێمە وەکو یەکێتی تەسحی گەورەمان بۆ داوە جنابی مامجلار ڕۆری تاریخی گەورەی هەبوو کە ئەم دوو ئیدارە یەک بخاتەوە کۆتایی بە گرژی و شەڕی ناوخۆ بێنیە لەبەرەوە شتێکی دوورەوە بەڵام لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەژمونەوە لە ڕووی تەواجدی ئێمە قورسایی ئێمە لە حکوومەت لە حکومڕانی لە ڕووی ئەو پرسیانەیە و کێشانەی لە هەرێمی کوردستانەیە لە دوای ئەمە کە ئەم هەڵبژاردنانە وەم پرۆسان لە بەغا کۆتایی پێدە دەبێت قسەی جدیش بکرێ لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەم شتانە چارەسەر بکرێ و بە شێوازێکی تر بەڕێوە ببرێ هێشتا دەرفەت ماوە لە ڕاستیە سەرکردەی گەورەوە ئینسانی گەورە هەمیشە لەوەی کە کێشەکان قوڵە بێتەوە لەوەی کە ئومێد نامێنی ئەتوانێت دەست پێش خەریب کاوە توانێ گەورەی خۆی بنوێنیەوە توانێ قرارێک باکە کۆتایی بەم کێشانە بێنێ بەڵام سەرنجام ئەو پڕی ئەم پرۆسەیە مەسلەی دەستورمانەیە ئێمە ڕەوشێنی دەستوری هەیە ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە ئەچی ناوەم پرۆسەیەوە و دواتر هەڵبژاردن نەتیجەی هەڵبژاردن دیاریەکە کە ئەمە بەرەو کوێ ئەچیە بەڵام لە ڕاستیە پرۆسەکە بەو شێوەی کە ئێستا هەیە ڕەنگە تەدەخلاتی ئیقلیمی کاریگەری ئیقلیمی و ئەم زەختە ناوخۆیانش هەیە بەو شێوەیە نەڕوا ینی چاوەڕێ بکەین هەروە بڕوا و بڕاتە سەر ئەم پرۆسەیە ئەبێ لایەنەکان وەکو کاک دکتۆر وتی بگەن بە جۆرێک لە تەفاهم ئەم شەوی تاری تەنسیقی کۆبوونەوەیانەیە دوێنێ کۆبوونەوەی ترە بوو لەگەڵ سەماحەتی سەدر بۆ مەسەن وەفدی یەکێتی سبەینی وەفدی باڵای یەکێتی دیسانەوە ئەچێتەوە بەغا هیواداری ئەم چەند ڕۆژەی ماوە 6 ڕۆژێک ماوە کاتێکی زۆرە ینی دەرەچەیەک بدرۆزرێتەوە دەلاقەیەک بدۆزرێتەوە بۆی ئەم وەزعا هێور بێتەوە لە سەرنجامەکەی بە قازانجی خەڵکی کوردستان و بە قازانجی ئەوە بێکە عقرەی لە عێراق بێتە دی بۆ سوپاس بۆ کاکاروانیارەوە سەندامیان جومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنێکێتی کە لە سۆدیۆ لەگەڵ مابووی سوپاس بۆ دکتۆر ئەمیرنامی مامۆستای زانکۆ کە بە سوپاس و جەنابیشیان لە سۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقیم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ